بەدەستهێنانی دکتۆرای باڵا لە بواری فیزیای پزیشکی ناوەکی ئەوش لەلایەن خاتوونێکی کوردەوە لە وڵاتی ئیتالیا و هەروەها توانیەتی لەگەڵی ئامێرێکی پەیوانەی دابهێنێت کە سوودی لە بواری پزیشکیا دەتوانرێت لێ وەربگیرێت. جا بۆ ئەوی کە زیاتر لەسەر ئەم بابەتە زانیاری وەربگرین هەم لەسەر بەدەستهێنانی دکتۆراکە هەم لەسەر ئامێرەکە با بڕۆینە لای میوانی عزیزی بەرنامەکەمان بەڕێز دکتۆر فرمێس جەلیل پسپۆڕی بواری فیزیا کە بە شێوەی سکایپ ئەمڕۆ لە وڵاتی ئیتالیاوە لەگەڵمانە بێت. دکتۆر فرمێس سڵاو لە بەڕێزت ئەم کاتەی بەڕێزت باش پیرۆزبایی بەدەستهێنانی ئەم بڕوانامە باڵایە لە بەڕێزت ئەکەین جا پێم خۆشە خۆت باسێکی هەم ئەم دەستکەوتە گرینگە زانستیەمان بۆ بکەیت باسێکی ئەوەمان بۆ بکەیت لانەیە بابەتی فیزیای پزیشکی ناوەکی لای ئێمە تۆزێک ناوەکەی هەر تازە بێت جا باسێکمان بۆ بکەیت بە زمانێکی سادە خۆی ئەم بوارە چۆنە و چۆن دەتوانێت خزمەت بکات. سڵاتان لێ بۆ ئەم کاتتان باش سپاسانەکەم بۆ پیرۆزباییەکەتان. سەرەتا پێم خۆشە باسێکی کورت دەربارەی پزیشکی ناوەکی بکەین بۆ بە شێوەیەکی بە زمانێکی سادە بۆ ئەوەی خەڵکی کوردستانیان بڵێن خوێندکارەکانمان بزانن پزیشکی ناوەکی چییە. پزیشکی ناوەکی بەشێکە لە بەشەکانی بەشی پزیشکی کە تێیدا مادەتی شکدەرەکان بەکاردێت لە چارەسەرکردن و یاخود لە دەستنیشانکردنی خانە شێرپەنجەیەکان لە لاشەی ئینساندا. ئەم بەشەی پزیشکی بڵێن چەند جۆرێک مادەی شکدەرمان هەیە کە ئەتوانین تێیدا بەکاری بێنین. کۆمەڵی مادەی شکدەرمان هەیە بەکارێت بۆ دەستنیشانکردنی خانە شێرپەنجەیەکان. کۆمەڵێک مادەی شکدەرمان هەیە بەکارێت بۆ چارەسەرکردن یاخود لە ناوبردننی مادەتی شکدەرەکان خانە شێرپەنجەیەکان لە جسمی ئینساندا. بۆ ئەم مەبەستەش پێویستمان بە چەند تەکنیکێک هەیە چەند ڕێگایەک هەیە بۆی مادەتی شکدەرەکان دروستکەین چونکە بە شێوەیەکی سروشتی دوو جۆر مادەی شکدەرمان هەیە. مادەی شکدەرمان هەیە کە لە سروشتا بوونی هەیە. مادەی شکدەرمان هەیە کە مرۆڤ خۆی دروستی ئەکا لە ڕێگەی نیوکلێر ڕیاکتەرەکان لە ڕێگەی جێنەرێتەرەکان لە ڕێگەی سایکلترۆن. ئەو مادەتی شکدەرانەی کە لە سایکلترۆنەکانە بەهۆی سایکلترۆنەکانەوە دروست دەکرێت زیاتر ئەو مادانن کە بەکارێت لە پزیشکی ناوەکی یاخود لە نیوکلێر مێدیسن لابەکانە ئەم سایکلترۆنە ڕاستەوخۆ لە خەستەخانەکان لە نەخۆشخانەکانە بنیاد ئەنرێت و بۆ بەکارهێنانی لە بەشی پزیشکیە. باش کاتێک نەخۆش کاتێک عفو بەڵێ جۆمالێتە دکتۆر ئەگەر پرسیاری ئەوەش کەم ینی هەموو توێژینەوەیەکی زانستی یان بەدەستهێنانی دکتۆرایەک بە هەر بڕوانامەیەکی تر خاڵێکی تر دەخاتە سەر زانست. ئەم بابەتی تۆ لە دەستنیشانکردنی خانە شێرپەنجەیەکان پێشتر نەبووە واتە شتێکی نێو تازەیە؟ سەبارەت بە توێژینەوەکەی من پێم خۆشە باسێکی توێژینەوەکەمتان بۆ بکەم. توێژینەوەکەم بریتە لە چی ئێمە ئامێرێکمان دروست کردووە کە پێوترێت خۆپای بێتا گاما کوئینسیدەنس سیستەم. ئەم خۆپای بێتا گاما کوئینسیدەنس سیستەمە بە شێوەیەکی پۆرتێبڵە واتە ئەتوانین بیگوازینەوە ئاسان کاریەکە بۆ گواستنەوە لە سنتەرەکانەوە بۆ نەخۆشخانەکان. ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی بتوانین لە ناو خەستەخانە ڕاستەوخۆن چالاکی مادەتی شکدەرەکان بپێوین بەبێ ئەوەی کە ئەم گیراوەتی شکدەرە لە خەستەخانەکانەوە بگوازرێتەوە بۆ سنتەرەکان. بۆ نمونە سنتەرمان هەیە کە پێوتە ناشنال ئینستیتیوت ئانایزیشن ڕادیشن مێترۆلۆجی لە ئیتالیا کە ناوی ئێنەیە. ئەم ئامێرە کار ئاسانی ئەکات کار ئاسانی ئەکات بۆچی لەبەرەوەی مادەتی شکدەرەکانی کە لە نەخۆشخانەکانە بەکارێت بۆ دەستنیشانکردنی خانەی شێرپەنجەیەکان نیوە تەمەنیان زۆر کەمە تقریبا نزیکەی نیم سەعات بۆ 20 دقایق ئەبێت. گواستنەوەی ئەم مادەتی شکدەرانە لە شوێنی خەستەخانەکەەوە بۆ ئەو سنتەرە ناشناڵانە کاتێکی زۆری ئەوێت. ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە تۆزە زەحمەت بێ گواستنەوەکە. بۆیە ئێمە ئەم ئامێرەمان دروست کردووە کە یارمەتیدەرە کە ڕاستەوخۆ لە خەستەخانەکانە بەکاری بێنین بەبێ گواستنەوەی مادەتی شکدەرەکە. ئەمەش قازانجێکی کەشی هەیە کە ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی ئەوەی کە یاسایەکمان هەیە لە فیزیای پێوترێ radiation protection بۆ پیشنت بۆ پۆپولیشن و بۆ وەرکەرەکانیش. زۆر باشە. جا دکتۆر فرمێسک ئەم ئامێرەیە کە جەنابەت دادهێناوە لە ئێستایە سوودی لێ وەرئەگیرێت بۆ پرۆسەی دەرمان؟ بۆ بۆرەکەم بە دەنگت نەبوون.
من ئەم پرسیارم لە بەڕێزت کرد کە ئەم ئامێرە کە جەنابەت باست کرد کە کار ئاسانی زۆر کردووە بۆ پرۆسەی دەرمان ئایا لە ئێستاە لە پرۆسەکەدا سوودی لێ وەرگیراوە بە شێوازی کردداری؟ ئێمە بڵێن ئامێرەکە لە ماوەی دکتۆراکەمە دامانهێنەوەتە من لە 2009 دەستم کرد بە دکتۆراکەم لە ماوەی ئەم 3 ساڵەیە ئامێرەکەمان داهێنا و لە ڕۆما لە OPVG هۆسپیتال لە ڕۆما تاقیمان کردەوە خۆشبەختانە ئەنجامێکی زۆر دقیقی هەیە بەڵام ئێستا حاليا ئامێرەکە لە سنتەری NAایە واتە هێشتا نەخراوتە ناو بازارەوە چونکە خۆتان نەزانن کاتێک کە ئامێرێک ریسێرچی لەسەرە کرد و دروست ئەکرێت پێش لە دواترە ئەچێتە بازار و بە بازاری ئەکرێت بەڵام ئەمە یەکێکە لە پلانەکانی سوپەروایزەرەکەم و NAیا بۆ بە بازارکردنی ئەم ئامێرە بۆی سوودی لێ وەربگیرێت لە هەموو خەستەخانە و لە هەموو وڵاتێک. دکتۆر ناوی چی دەبێت ئەم ئامێرە بەنیازی دۆک و داهێنراوێکی کوردی ئەم ئامێرە بخەیتە بازاری تەندروستیەوە یان ناوێکی بیانی و ناوێکی زانستیە بێ هەبێت؟ ئەم ئامێرەکە لەبەر ئامێرێکی جیهانیە و بڵێن ئامێرێکی ناوێکی زانستی تایبەت بەخۆی هەیە کە پێی ئەوترێ 4 بێتا گاما کوئینسیدنس سیستم. پێشووتر ئەم ئامێرە بەکارهێنراوە لە پەیوانەکردنی مادەتی شکدەرەکان کە لە ژینگەیە بوونی هەیە بەڵام لەبەر ئەوەی قەبارەی ئەم ئامێرە زۆر گەورە بووە نەتوانراوە سوودی لێ وەربگیرێت لە نەخۆشخانەکانە بەڵام لە داهێنانەکەی ئێمە ئەم ئامێرەمان بە شێوەیەک لێ کردووە کە بتوانێت گواستنەوەی ئاسان بێت کە لە شێوەی بۆکسێکی بچووکایە ئەتوانین لە خەستەخانەکانە بەکاری بێنی و ئەپدەیتی ئەو ئامێرانەمان کردووە کە لە تێیدا بەکار بێت. بۆ نمونە ئێمە چەندوو دیتێکتەرمان بەکارهێناوە جۆری دیتێکتەرەکانمان گۆڕیوە پێشووتر لە سنتەرەکانی توێژینەوە لە ئیتالیا و ئیسپانیا و فەڕەنسا بە شێوەیەکی ئەو دیتایە کە پرۆسەسینگ نەکرێت بڵێن ئەنەلۆگ پرۆسەسینگ بەکارێت بەڵام ئێمە دیجیتایزەرمان بەکارهێناوە کە بڵێن جینێکە ئەلکترۆنیک دیڤایسێکی زۆر تازەیە بە هاوکاری یەکێ لە هاوکارەکانمان کۆمپانیای کاین لەوێەوە توانیمان دیجیتایزەرێکی بۆ دروستکەین. باش دکتۆر فرمێس من هەر سەرەتایی با بڵێن تەورەکەشمان ئەم پرسیارم لە بەڕێزت کرد کە ئەو بەشەی کە جەنابەت تایە درێژت بە خوێندنداوەتە فیزیای پزیشکی ناوەکی لەوانەیە تا ڕادێک لە کوردستان بابەتەکە زۆڕوون نەبێت یان بەداخەوە مەجای خوێندن لەم بەشانە بێت بە زمانێکی سادە ئەگەر جەنابەت باسێکی ئەم بەشەمان بکەیت چون ئێمە زۆر جار ئێستا جەنابەت هەر داهێنانێکی پزیشکی شت کردو ئەبینن خودی پزیشکەکان سەرقاڵی پرۆسەی دەرمانە بن ئەو کەسانەی کە ئامێرە پزیشکەکان دائهێنن لە پزیشکەکانی بڵێن بوارەکانی دیکەوە لە ڕاستیە ئەم ئیشە ئەکەن ئەگەر بەڕێزت پێم بڵێ ئەم ئیشەی جەنابەت لە ڕاستیە بوارەکەی جەنابەت تا چەند ئەبێت لەگەڵ بواری پزیشکیە فیزیایە ئەمانە تێکەڵەیەکی هەبێ لە بوارەکانە خەبیری هەبێ کەسەکە بەداخەوە ئەم بەشەی پزیشکی یاخود بە ئەم بەشەی پزیشکی ناوەکی لە کوردستانە تا ئێستا نەکراوەتەوە تەنیا یەک بەشێکمان هەیە لە زانکۆی چەرمۆکە پێوترێ میدیکال فیزیکس تقریبا نزیکە لەم بەشەوە بەڵام بەداخەوە گرنگیەکی ئەوتوی پێ نەدراوە بەڕاستی ئەم بەشە بۆ کوردستان زۆر زۆر زەڕورە لە پێناو ئەوەی برەوێک یاخود بتوانین ڕوتی تەندروستی لە کوردستان بەرەو پێش بەرین پێویستمان بە نیوکلەر میدیسن لابێک هەیە بۆ ئەوەی هەم لە ڕووی پزیشکیەوە هەم لە ڕووی ئەبێ بە ریسێرچ سنتەرێک بۆ بەشی فیزیا بۆ بەشی کیمیا بۆ بەشی دەرمانسازی بۆ بەشی پزیشکی خودی خۆی لەگەڵ ئەوەشە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانمان لە چارەسەرکردن بۆ دەستنیشانکردنی خانە شێرپەنجەکان لە بری ئەوەی بچنە دەرەوەی وڵات یاخود وڵاتانی دراوسێ ئەتوانن لە ناو خۆیان ئەو تاقیکردنەوەی بکەن و سوود لە ئامێر و ئەم ئامێرە دەستنیشانکردنی خانە شێرپەنجەکان خێراتر دەکات واتە بۆ پێی کە تۆ سامپڵێک بنێری بۆ وڵاتێکی تر و تا نەتیجەکە یێتەوە وێرە نەخێر لێرە لە لابێک لە مختبەرێکدا ئەم ئامێرە هەیە و بە خێرایی خانە شێرپەنجەکان دەستنیشانەکە بەڵێ ئەمە یەکێکە لە هۆکارەکانی کە بۆی بتوانیت خانە شێرپەنجەکان لە ناو کوردستانە بۆ نەخۆشەکان دەستنیشانی ئەکات و دقیقترە و نەک هەر بۆ خانە شێرپەنجەکان بۆ زۆر نەخۆشی دڵ کە هاوکارە پزیشکەکانمان زیاتر لەم بوارە شارەزاترن
بۆ نەخۆشی دڵ بۆ نەخۆشی جگەر بۆ نەخۆشی ئێسک ئەمانە ئەتوانی سوود لەم جیهاز و لەم نیوکلێر میدیسن لابە وەربگریت. بەڵێ دکتۆر فرمێسک جەلیل پسپۆڕی بواری فیزیا زۆر زۆر سپاس خۆشبەختین کە بەڕێزی شتانیچەکن لەو گەنجانەی کە هەم بە پسپۆڕێکەتان بە توێژینەوەکانتان بەداهێنانەکانتان توانیتانە چۆنەڵی خەرمانی زانستی تەندروستی زیاتر بەرەو پێشەوە بەرن ئەم داهێنانی تۆ داهێنانێکی بەرزە ئێمە وەکو میدیا زۆر بەرسی دەنەخێنین بۆیە پێمان خۆش بووم دەرفەتە بڕخسێنین بۆ جەناب تاوەکو لێرەوە باسی بکەی وادارین حکوومەت و لایەنی پەیوەندیدار و وەزارەتی تەندروستی لای خۆمان خێرا بیر لەوە بکاتەوە ئەم ئامێری جەنابەت بێنێتە نێو نەخۆشخانەکانەوە و تاقیگەی تایبەتی بۆ بکاتەوە لە دەستنیشانکردنی خێرای خانە شێرپەنجەکان. زۆر زۆر سپاس دووبارە لە ئیتاڵیاوە لە ڕێی سکایپەوە لەگەڵمان بوویت.